ئێوارەتان باش من سامان بەشارتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. دوجار ئەمڕۆ ئەو پارەی کە چەندین مانگە مشتومڕی لەسرە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بۆ موچەی موچەخۆران ئەمڕۆ خرایە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و بڕیارە لە سبەی و دوو سبەی سێ سبەی دەست بە دابەشکردنی موچەی موچەخۆران هەرێمی کوردستان بکرێ بۆ مانگی پێ. ئێستا گرفتەکە وەیە ئایا لە مانگی 6 و 7دا کێشە دروستە بێتەوە بۆ موچە یاخود نا هەرچەندە بەغدا دەڵێ ئەگە هەرێمی کوردستان پابەندی ڕێکەوتنەکە بێ واتە نەوت ڕادستکە داهاتی نانەوتی ڕادستکە ئەوە موچە دێت. هەرێمی کوردستانیش دەڵێت ئێمە پابەند دەبین ئەگە بەغدا کێشەی سیاسیمان بۆ دروست نەکات. ماوەتەوە دوای ئەم دابشکردنیە موچەیە چاوەڕێەوە بکرێ ئایا موچەی مانگی شەشکەی دێ. کێشەی سیاسی نێوان هەولێر و بەغدا بەردەوامە، ینی مانگ بە مانگ شتی نوێ ڕوودەدات. هەرێمی کوردستانیش لە ناو خۆیان چەکی بەستووە، ئەنی پارتی وەکێتیەوە تاوەکو ئێستانیان توانێت کابینەی دەیەمی حکوومەت هەرێمی کوردستان پێک بێنن. پەرلەمان پەکی کەوتووە، ناتوانێت کۆ ببێتەوە. هێزەکانی دەروی پارتی وێکێتیش هەر یەکە و لە دۆڵێکە کۆک نین یەکدەنگ نین لەسەر کێشەی خەڵکۆ و پرسانەی کە لە هەرێمی کوردستاندا ڕوو دەدات. ناوچەکەش بەردەوام ڕوو لە گۆڕانکاریە. ئەوەی کە دەمێنێتەوە ئایا دۆخی خەڵکی هەرێمی کوردستان بەکوێ دەگات، چۆن ئەم دۆخە لە ڕووی گوزەرانی خەڵکە و باشتر دەبێت، لە ڕووی سیاسی و حکومڕانی و ئایا هیچ گۆڕانکارێکی بەسەر دێ یا هەروەکو خۆی دەمێنێتەوە. ئەوە ماوەتەوە ڕۆژانی داهاتوو بزانین گۆڕانکاریەکان چۆن ڕوو دەدەن و چی ڕوو دەدات. من بۆ گفتوگۆی زیاتر لەسەر تەواوی ئەم تەوەرانە میوانداری کاک بورهان ڕەشید پارێزەر و هەروەها مامۆستا ئاسۆ کۆساریم کردووە کە هەردووکیان میوانی ئەم بەرنامەی منن. قسە لەسەر ئەم باسانە دەکەین. زۆر بەخێری داگورن. باستەکەم بەڕێزی. ئەگە پێم بڵێیت ینی خەڵک زۆر چاوەڕێی گۆڕانکاریە بەڕاستی، ینی چی لە شەڕی نێوان ئیسرائیل و ئێران، چ لە هەڵبژاردن کە پیان وایە لە ناو هەڵبژاردنە دەبێت گۆڕانکاری دروست ببێ، ینی لە دەروی پارتیوێکێتیش ئەوە نەما کە 50 زایدیەکەکە هەرێکە و بتوانێت حکومت پێک بێنێ، ینی هێزی کە هاتوونەتە ناوە، بەڵام هەر گۆڕانکاری بەڕاستی ڕووی نەیەوە. خۆپشاندانەکرێ گۆڕانکاری ڕوونایە. ئێمە چۆن نەتوانین گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە بەڕاستی دروست؟ سوپاس دەکەم پێشەشی خودت ئەگەر سەیری تاریخی میلەتانکی بە دوو ڕێگە پێشکەوتون و گۆڕانکاریان کردووە. یا میلەتەکە هەموو یەکگرتوو بووە، مجموعەی ڕۆشنبیر قیادەی حرەکەی میلی خەڵکیان کردووە، تەنزیمێکیان دروست کردو و قیادەیان کردووە، گۆڕانکاریان هێناوەتە ئاراوە. بۆ نمونە شۆڕشی فەڕەنسی 1789، بۆ نمونە شۆڕشی مەزنی بەریتانیا، ئەمانە نیزامی سیاسی حکومیان گۆڕیوە، مەلیک لویسیان لە فەڕەنسا گۆڕیوە، دەسەڵاتی پاشایان لە بەریتانیا کەم کردوێتەوە. یا میلەتەکە وشیار بووە، یەکگرتوو بووە، گۆڕانکاری هێناوەتە دی، یاخوا ڕابەرێکی بۆ ناردوون میلەتەکەی لە قۆناغێکەوە بردوێتە قۆناغێکی تر. بۆ نمونە مجتەمەعی ڕووسی مجتەمەعێکی زراعی بووە، وا کەسێکی وەک لینینی وە ناردوون، کەسێکی وەک لینین یان یاخودیا هەڵکەوتووە کە ئەو وڵاتی لە مجتەمەعێکی زراعیەوە کرد مجتەمەعێکی سنایی و بە قووەتێکی عوزما. غاندی لە هەند هەڵکەوتووە، ماندێلا لە جنوبی ئەفریقا هەڵکەوتووە، ماوسیتۆنگ لە سین هەڵکەوتووە. بەڵام تا ئێستا بەوادری ئەوەی قیادەیەک لە ناو میلەتی کووردا دروست بێ، کەسێک بتوانێت ئەم ڕێبەرێتیەکە لاوازە بەهۆی پەرشوبڵاوی و شەرزەمەی لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتی سیاسیشێتی و پارتی. ڕاستە هەموو خەڵک ناڕازیە لە دەسەڵاتی سیاسی. ئەگەر وتەیشی ڕۆبسپیر بیرخەینەوە کە لە پێش شۆڕشی فەڕەنسیا وتوێتی ئەڵێت با هەموو خەڵک لە لویز ناڕازی بێ، با هەموو خەڵک لە ماری ئەنتوانێت و لویز ناڕازی بێ، بەڵام ئەگەر قیادەیەک و تەنزیمێکی نەبێ لویزەر حکومەکە هیچمان پێ ناکرێ لەگەڵیا.
بیزەبەت ئەمانە بەسەر وەزعی هەرێمی کوردستانە جێبەجێ بێ لایەنەکانی دەرەوە یەکێتی و پارتی یەکگرتوونین ئامادەنین لەسەر یەک مێزدا بنیشن نەک یەکگرتوون بەڵکو یەک خیتابی موحەدیان هەبێ بۆ نمونە دابنیشن قەچێکە ئێمە نقاتی خلافمان هەیە بە لای خۆی نقاتی التیقامان هەیە کۆمانەکاتەوە لەسەر ئەم مێزە دانیشین کاکە 1 2 3 4 دەسەڵاتی سیاسی ئەمەمان قبول نییە قبولمان نییە یەکەم حکوومەت تا ئێستا دواکەوتووە پرۆژێ ڕووناشیمان قبول نییە قبولمان نییە غاز بە دەردی نەوتی هەریەمبەری مجموعەیە مەسائلە ئەگەر نەی بوو دەسەڵاتی استیجابەی نەبوو ئەمان ڕێڕەوی تر بگرنە بەر بەڵام لە واقعی ئێستی سیاسی هەرێمی کوردستانە ئەم دوو دەسەڵاتە سیاسی ماڵی بەرزانی و تاڵەبانی ئێکسپایر بوون هیچ ئومێدی باشیان لێ ناکرێ خەڵک خۆپیشاندانەکە پێشوی خۆپیشاندانکە هەشتا و قسوور کەسی گرتووە 6 کەسی گرتووە خۆپیشاندانەکە لێە انتخاباتی لەگەڵا کاتە زویری لێکات ئامادەیە ملیۆنەها دۆلار لە تەزویرا سرفکە ئامادە نییە لە ڕاکێشانی خەتێکی ئاوا لە تەواوکردنی جادەیەکا کە بەدە ساڵ پێی تەواو ناکرێت سەرفی بکە یعنی بە زەبری هێزی ئەمنی بە زەبری هێزی چەکدار خۆی سەپانووە بەسەرتا ئەبێ خەڵک ئەبێوانی خۆیان بە خاوەنی و میلەتە ئەزانن ئەوانی دڵسۆزی ئەو میلەتەن بیت لە بژاردی ترکەنەوە دابنیشە بیت لە بەدایلی ترکاتەوە بۆ ئەوەی ئەم وەز ئەچەق بەستووە کە بۆ بە ڕێژەی نەگۆڕی ڕاضیات بیگۆڕێ ئەخە بە چیە ئێستا بۆ نمونە من یەکشت ئەەکەم بە پرسیار بۆ جەنابەت ینی کاکشەکلاوە ئەمڕۆ بۆ نمونە کۆنسۆڵی گشتی فەڕەنسای بین یان برایم بڵێ بەڵێ ینی لەناو ئەو گفتوگۆ دیدارەکە کە بڵاو بووەوە ئەڵێ چی ئەڵێ مانەوەی کێشەکان بەم جۆرەوە لە هەموو دڵسۆزانی نیشتیمان دەکات کە بیت لە ڕێگاچارەیەکی تر لە دەرەوەی خەباتی مەدەنی و خەباتی پەرلەمانی بکەنەوە چونکە لە کاتێکدا کە دەسەڵات بەم جۆرە بێباک بێت و بێباک بێت و بەداخەوەش هێزەکانی ئۆپۆسان هەر یەکە و کلکی بە شوێنێکی تر گرێدرا بێت و جگە لە قسەی بێکردار بە یەکەوە ئامادەی بەشداریکردنی هیچ پرۆژەیەک نەبن دژ بەم نادادێکە هەیە قسەکە لێرە ینی خەباتی دەرەوەی پەرلەمانی و مەدەنی چییە کە بۆ گۆڕاکاری ئەمە بیری لەکەین خەباتی خۆتەزانی پەرلەمان لە عێراق ئێستا کەس بڕای بە من نەماوە بەڵێ بە پرۆسی پەرلەمانی نەماوە لەبەرەوەی ئێستا لە قیمەی ناڕزای خەڵکا پارتی دیعای ئەواکە چەند سەد هزار سەود زیای کردووەیەکێتی دیعای ئەواکە چەند سەد هزار سەود زیای کردووە لە کاتێکە ئەو کەسانی کە چوون ئەم جیهازیان دۆزیوێتۆ دەنگدەران حسابکە سەر بۆ حیزب یەکێکیان سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و ئەم جیهازە لە ئەساسا بۆ ئەوە کراوە بۆی تەزویری پێ بکەن بە شێوەیە چێ ئەلەکترۆنی ڕاستەکە تۆچی دەنگی خۆتە بەڵام لەبەرەوەی حیبرەکەی موگناتیسیە تەقاریری دەوری هەیە لەسەریوە کاک شێخلاهوریش ئەو ڕۆژە لە لای بۆ نوسخەیە لەو تەقریری لەلا بوو ئەم جیهازە بەس بۆ تەزویرکردن دروست کراوە باشە سەکە و بیر نەچێ بە بەسمەوەی ئاڵێ ئەگەر هەر بەم شێوەی دیزاینە دیزاین بژاردننی پەرلەما عێراقیان بەشدار نابی من وەکو یان لێرە من وەکو علمی شخصی خۆم مناقشەی ئەومان لەگەڵا کردووە کە جاری پێش و ژماری کورسەکانی زۆر زیاتر بوو بۆ پەرلەمانی کوردستان خۆ من بەشدار نەبووم تێ بەڵام ئەو ئەوراقانەی لەلایەن برادرانی کۆمەڵی ئیسلامی و ئەو قسانەی هەڕەوتی هەڵوێست و ئەو ئەوراقانەی بەرەیگەل بەڵێ ئەی سلمێنێ کە تەزویر کراوە خەڵک هەیە کە دەنگیاوە ڕسمی دەنگەکەی خۆی گرتووە هی خۆی و عیلەکەی ڕسمی گرتووە ئەو وەرقەی کە دەنگی کۆدی لەسرە باشە یعنی لەناو 100 ملیۆن وەرەقەیە ئەدۆزرێتەوە ئەم وەرەقەکەی دەنگانی توێ لەبەری کۆدی لەسرە تۆ ڕسمی کۆدەکرد گرتووە کە دەنگیاوە هاتوتە دەرەوە ئەو مڕەشەحەی ئەم دەنگی پیاوە دەنگی نییە یعنی خەڵگێ لە یەک عیلە 12 کەس دەنگی بەیەکیاوە لەو سرات و دەرەوە مڕەشەحە دەنگی نییە ئەم حیبرەشی احتیادی نییە ئەم حیبرەشی موگناتیسیە بۆ سۆفتوێرە توانی ئیعازی بێتی خەڵگێ لە ناو بازاری سلێمان نییە ئەو گەنجمانەیە ئەتوانی ئەوە بکە ئەمە ئەگوێزێتەوە و ئەمان هەمووی احتیمالی یەکێتی و پارتی لەسەر ئەم جیهازی سۆفتوێر و تەزویرێ هەر بۆەوە دانەساکاون کە هێزی چەکدار مەمنوع ئەوان هەیان بێ هێزی ئەمنی مەمنوع هەیان بێ کە هەیەە ئێستا هەر بۆ دانەساکاون کە ئەمانە بە زۆرە بەندەنگیان پێێن بە
لایەنی سیاسی خۆیان و ڕسمی دەنگەکەیان پێگرن بەڵکو هاتوون ئەم تەزویرە منهەجاکەن نەک هەرێمی کوردستان عێراق بە دوو خەتوە ڕزگاری ئەبێ لە هەموو نادادیەک و لەم دزی و فزی و نەعەدالەتیە یەکەم بە هەڵۆشانەوەی هێزی چەکدار لە دەستی حیزب دووهەم بەوەی وەکو ئەو وڵاتانەی کە پێشتر جیهازی عەد و فەرزی ئەلەکترۆنیان هەبوو کە دەنگەکانی بە ئەلەکترۆنی حسابە کرد ئیلغایان کردەوە بە یەدەوی حسابیەکەن شەک لە دەست حیزب سندێتەوە و دەنگانی ئەلەکترۆنی نەمێنێ بەدەست حسابکرێکی و پارتی بڕوان پێ بکە لە پەرلەمانی کوردستانە نەک ئیدیعای ئەو هەموو کورسیە زۆرەکەن ئەو 30 قسوور و ئەم 20 قسوور کورسی بە هەردووشیان 15 کورسی 20 کورسی ناهێن زۆر باش من ئەگەڕێم ولا دەرچەنە وەڵامی و پرسیارە یعنی من لە بەرنمەکەی جەنابتۆ من داواکارم لە لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی یعنی هیچ لایەنێ با خۆی ڕوڕەشی بەردەمی خەڵکی کوردستان نەکە یعنی با بیری لە مەسلحەتی میلەتکەنەوە با هەمویان دابنیشن ئەم نەڵێم من ناو ئەم من ئەمەم ئەوە دابنیشن ئەتوانن موزەکەرە بنووسن بۆ عالەمی خارجی بۆ بەریتانیا فەڕەنسا ئەمریکا ئەتوانن فشارکەن ئەتوانن بۆ ئەحزابی گەورەی عێراقی کە ئەم دەنگانی ئەلەکترۆنیە ئیلغا بێتەوە بە دەستی حساب کرێ زۆر باش مامۆستا کۆساری بەخێر بێ بۆ زووم من پرسیارەکەم بۆ جەنابەت بەم جۆرە بێ بەو پێی کە جەنابەت لە ڕابردوودا بەردەوام خەباتی مەدەنیت کردووە یعنی بەشدار بووی لەگەڵ مامۆستانی ناڕازی لە بایکۆت و خۆپشاندان و تەنانەت بەشداریش بووی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێسا دەگوترێ ئەم دوو خەباتە مەدەنیە بەڕاستی نابنە هۆکارێک بۆ گۆڕانکاری لە کۆمەلگا بۆیە ناچارین بیر لە خەباتی دیکە بکەینەوە یعنی ئەگەر جەنابەت پێم بڵێ خەباتی دیکە چییە جیاواز لەم دوو خەباتە مەدەنیەی کە باوە و لە هەموو وڵاتێکدا ئەنجامەدرێ سڵاوتان لێبێ سڵاو لە هەموو لایەک دەمەوێت لەوە دەست پێ بکەمکەوە ئەوەی کە ئێستا لەسەرمان فەرز و واجبێکی ئیمانی و ئەخلاقیە ئەوەیە کە بەڕاستی چیت هەر بێدەنگ نەبین بێدەنگی بەمانای نووسینی کۆمنت و پۆستی فەیسبوک نا تەمان ئەمانە بەکەم ناگرم ئەمانە هۆکاری هۆشیاری کۆمەلگان بەڵام پێویستمان بە دەنگێکی کردداریە بە سەدایە کە بەڕاستی بگە بە دڵی دەسەڵات چکەم دەسەڵاتە بەڕاستی ئەوەندە سەرقاڵی تاڵانکاری ئەم نیشتیمانەیە کە ناپەرژێتە سەر سۆشیال میدیا کە دەنگی ئێمەی پێ بگە بۆ وەڵامی بەڕێزت ئەوەی لەسەر ئێستا پێویستە کە لە دوای خۆی بڵین خەباتی مەدەنی بە تێگڕای هەنگاوەکانی لە مانگرتنێک لە نووسینێکی ڕۆژنامەوانی لە بایکۆت لە خۆپیشاندان تا حەدی کۆتایی کە لەگەڵی ڕۆشتین کە مەسلەی هەڵبژاردن بوو بەداخەوەکو و هاوڕێن باسی کرد هەموو ئەم هەنگاوانە هیچ کاتێک دەسەڵات بەهایەکی بۆ دانەنە حتمما دیارە دەسەڵات دەوێت لە ڕێگایکی ترەوە ینی بۆ خۆی ناڕاستە خۆ پێمان ئەڵێ پێویستە ئێوە ڕێگای تر بگرنە بەر یعنی ئەوە ئێمە نین یان کە هیچ کەسێک کارکتەرێک نییە کە پێی وابێ کە دەبێت ڕێگایکی تر بگرێتێ کاگاسۆ ئەزای کە تۆڵێ ڕێگای تر ئەزین لە مێشکی خەڵکو و منی شۆک و پێشکەشکارێ وێنەکەەوە بینم کە هەموو خەڵگە بێت چەک بنێتە سەر شانی و دش بەم دەسەڵاتە بێ ئایا وایە یان نەخێ ڕێگای کایە من دەمەوێت بۆت باسکەم ئەم ڕێگای کە پێویستە سەیری منکە جوانترین دێڕی هەڵبژاردنەوە بوو لە لای من هێز بەرامبەر بەهێز ئەم هێزەی بەرامبەرت چی قبول کرد تۆ ئەبێ ئەمەی لەگەڵ بەکاربێنی چونکە بەڕاستی حکومڕانی هەرێمی کوردستان گەیشتووە بم بنبەست تەنانەت لەناو خودی ئەو دووە حزبی دەسەڵاتدارەش کادیرە پێ بڵێن نیشتیمان پەروەرە دڵسۆزەکانی خۆشیان پراوێز خراون مەیدانەکە چۆڵ بۆ خەڵکێکی هەلپەرز بگە هەر لە خوارەوە تا سەرەوە خەڵکێکی هەلپەرز لەناو خودی حزبەکان و دواترش لەناو خودی دەسەڵاتدایە ئەو خەباتەی کە ئێمە باسیەکەین ڕاستی ئەوەیە کە هێزە سیاسیەکان بەڕاستە و خۆ دوور لا هیچ پێچ و پەنایەک سەرپەرشتنی ڕێخستنێکی جەماوەری بکەن واتە ئەم میکانیزمە پێویستی بە فشارێکی جەماوەریە فشاری جەماوەری لەوانەیە هیچ پێویستی بە چەک نەبێت کاتێک جەماوەر ئەتوان دێتە دەڕژێتە سەر شەقام
دڵنیات دەکەمەوە بەبێت چەکیش دەتوانێت وەکو لافاوێک ئەم دەسەڵاتە ڕابماڵێ بەڵام بەڕاستی ئەمە قوربانیدانی دەوێت ئەمە پێویستی بە توێژێک نییە لە ناو کۆمەڵگادا پێویست هەموو چین و توێژەکان بە یەک جار بەڕاستی بێنە سەر شەقام بەڵام ئەرچی یەکەمین هێزە سیاسیەکانن ئەوان بەرپرسن لە ڕێخستنی ئەو ناڕەزایەتە خۆ ئەگەر دەسەڵات ئەوسا چاکەی لەگەڵ خۆی کرد اینجا لەگەڵ کۆمەلگا بەم فشارە جەماوەریە بەبێ پەنابرنەبەر هیچ تونند و تیژیەک بە فشاری جەماوەری بە ناڕزایەتە جەماوەریەکان بەردەوام تاوان ناڕزاتی بەردەوام نەکچین و توێژێک و یەک ساعتی و ئەمانە ئەگەر دەسەڵات چاکەی لەگەڵ خۆی کرد ئەنجا لەگەڵ خەڵکو و ڕازی بوو بەوەی ئەم دەسەڵاتە چۆڵ بکە ئەوە نیعمەڵە خۆ ئەگەر نا بەڕاستی چەند تونند و تیژ بوو دەبێت جەماوەر ئەوەندەی تر تونند و تیژ بێ چونکە بۆتە واجبێکی شەرعی لەسەر شانمان بۆچی بەڕاستی پێت بڵم گۆڕینی ئەم شێوازی حکومڕانیە واجبێکی ئەخلاقی ئیمانیە و نیشتیمانی و نەتەوەیە بۆچی لەبەرەوەی ئەمانە ڕەنجی چەند ساڵەی خەباتی چەندین تێکۆشەری ئەم نیشتیمانیان بەهادەرداوە خوێن و ئەنفال و کیمابارانی هەڵەبجێیان کردووەتە چەند کاسەیەک لە نەوت و هەروەها فرۆشتیانە بە دۆلار بۆیە بەڕاستی بۆتە فەرز لەسەر هەموو لایەک ڕوبەڕووبوونەوەی دەسەڵات ئەو میکانیزمەش بە سەراعەتەن پێت دەڵێم ڕەنگە پێویستی بە چەکی ڕاستەوخۆ نەبێت بەڵام چەکی هەرە بەهێز فشاری جەماوەریە و کۆدەنجی جەماوەری هەموو توێژەکان هەموو چینەکان بە یەک جار دەرێک بەوە بکەن کە ئەم دەسەڵاتە بوونی ئەم دەسەڵاتە بەمانای شکانی کەرامەت دێ بوونی ئەم دەسەڵاتە بەمانای بە فیڕۆچوونی ڕەنجی چەند ساڵە و تێکۆشانی خەباتجێڕانی شاخ و شار دێ بوونی ئەم دەسەڵاتە بەمانای لە دەستچوونی نیشتیمان دێ بەڕاستی ئەگەر دیقەت بدەین ئێمە ساڵەهای شەڕی نەتەوەیمانەیە ئێمە ئێمەی کورد لەسەر کوردبوون کوژراوین لەسەر کوردبوون داگیرکراوین ئاگدار بە لەسەر هیچ شتێکی تر نییە دیقەت دە ئێستا ناڕاستەوخۆ کوردستانیان بێزگە لە کەرکووک وا هەولێر و سلێمانیش خەریکە تەسلیم بە عەرەب دەکەن بە تورکیا دەکەن ئەزیزم ئێستا گە بچیتە هەولێر دابەزی لە کۆڵانێک نەشارەزابی پرسیاری مەوقعێ بکەی هەتا کەسێک بە کوردی جواب دەداتەوە دە کەس تووشت دەبێت بە عەرەبی وەڵام دەداتەوە کەوابێ ئەمە ناڕاستەوخۆ شێوازێکە لە فرۆشتنی نیشتیمان ئەمە شێوازێکە لە هەڕاجکردنی نیشتیمان بۆیە بوونی ئەم دەسەڵاتە بە جددی مایەی شەرمێکی گەورەیە مای مەترسیی گەورەیە زۆر کاریگەری نەرێنی زیاتری خراپی هەیە مامۆسا کۆساری داگیرکەران مامۆسا کۆساری ئێستا دەگوترێ ینی پارتی وێچێتی بۆ نمونە خۆتە زانی 3 مانگە موچە دابەش نەکراوە ینی ئەیشانتوانی ئەو ڕێکەوتنەی لەم کۆتایە کردیان لەگەڵ بەغدا هەر لە مانگی 5 جایانتوانی بیکەن ینی هەمان داواکاری بوو بەڕاستی بەڵام نەیان کرد زانیان خەڵکی تر گەشتووەتە تینی و توانای نەماوە خێرا ڕێکەوتنەکان کرد بەس بۆی موچێ بێ ساڵن موچەکە دابەشەکرێ خەڵک ئاساییە بێتەوە بەڕاستی ئیتە خۆڕەنگە بۆ موچەی مانگی 6 و 7 ئەویش ئاوا وەزعەکە هەر بڕوا جارێ ئێخۆ ئەکرێ هەموو جارێ بۆ نمونە بە موچەیەم خەڵکەیە وەر ببێتەوە و دامرکێتەوە لەو لا 3 مانگەکەی پێ بچێت تا موچێکی کە ئەدرێ ینی ئەم دۆخە هەر ئاوا ئەڕوە ئەمە لە لایەکیش خەتای خەڵک نییە کە بێدەنگە هەڵوێستی نییە بەڵێ تاوان ئەوەی جەنابەت وەکو گوتم گۆڕینی ئەم ڕژێمە پێویستیە چونکە بەڕاستی بە جددی شەرمێکی زۆر گەورەیە نیشتیمانی ئێمە وەکو گەلێکی سوالکەر و تەنانەت فۆکس خراوە سەر مادە پیشانی هەموو دنیا ئەدرێت کە ئەگەر دیقەت دەی لە تێگڕای وێزگەکانی گفتوگۆ و میدیاکاندا تەنیانەت باسی موچەیە کە بەڕاستی موچە خاڵی سەتەمین باە دەبوو لە کۆی ئەو ژیان و ژیاری کە کۆمەلگا هەیەتی ئێمە سەرقاڵ کراوین بە شتێکەوە کە بەڕاستی شایانی ئەوە نیە کە باز بکرێت لە لایەکدا بە پێچەوانەشەوە موچە بۆتە تێگڕای ژیانی کۆمەلگای کوردی بۆچی لەبەرەوەی زۆرینەی خێزانەکان کراون بە موچەخۆر ئەمە وەکو سەرقاڵکردنێک وەکو بەشداری پێکردنێک لە کۆی ئەو گەندەڵی کە هەیە یعنی بە جددی خەڵکە کراوە موچەخۆر بە تایبەتی موچەخۆری نافەرمی باشە بێجگە لە فەرمانبەر و مامۆسا و یان پێشمەرگەیەکی فعلی ئەمانی کە کراونە موچەخۆر ئەمانە ڕێک بەشداری پێکردنێکی ناشەرعیانەی ئەو تاڵانکارەیە کە ئەوان دەیکەن بەڵێ بۆیە پێویستە جەماوەر هەرگیز بە هاتنی موچە کۆتایی بە ناڕەزایەتی نێنێت دەبعاً ئەو پەڕی شەرمە ئەگەر موچەیەک بێت و تۆ بێدەنگ بی دەبێت دوای وەرگرتنی موچە
خۆزگەی من وابوو باوەڕی من وابوو ئەگەر موچەکە وەرگیرا خەڵک ئەو ڕۆژە ڕێک ئەو سعاتە بڕژێتە سەر شەقام چونکە بەڕاستی ئەو سادەمانگوت ئەم ناڕەزایەتێکی فکریە ناڕەزایەتێکە دەرکردنە بە ئەوەی کە ئەم دەسەڵاتە مای مەترسیە بەڵام بە پێچەوانەوە ئەگەر خوانەکردا بە موچەی یەکمان کە لە کۆی وەرزێکدا موچە نەهاتوە و خەڵک بێدەنگی هەڵبژێرە جارێکی تر ئەوە بەڕاستی نیشانەیەکی سایکۆلۆژی زۆر ناشینە لەسەر تاچی کورد کە ئەمە دەسەلمێنێکە کورد تەنانەت فۆکسی لەسەر موچەیە خۆ دەکرێت داگیرکارێکیش موچەمان بداتێ پێویستمان بە کوردایەتی و خوێنڕشتن و ئەنفالچی بوو کەوابێ بەڵێ بە جددی کۆمەلگا تاوانبارە لەبەر ئەوەی تا ئێستا نەهاتۆتە سەرپێ بە جددی ناڕازی نییە ناڕزایەتێکی فکری نییە لەبەر ئەوەی وەکو گوتم دەبێت ئێم کۆمەلگایە دەرک بەوەی بکە کە ئەم دەسەڵاتە مای شەرمە ئەم دەسەڵاتە مەترسیدارترە لە داگیرکار کاکاتە ئەم دەسەڵاتە نەهات بوو تاچی کورد تفی لە کوردبوونی خۆی نەکرد تفی لە کوردایەتی نەکرد ئێستا بڕۆ کۆمەلگا بزانە چی ئەڵێ ئەمە خەڵک ئەدوێنین ئێمە ڕوبەڕوو ئەبینەوە بە تایبەتی ئەو کۆمەڵە خەڵکەی کە بە فکری نەتەوەی هەیە بەڕاستی بووینە ینی جۆرێک لە جۆرەکان بە سیر و سەمەرە خەڵک سیرمان دەکا هۆکار چییە؟ ئەم دەسەڵاتە وای کردووە سایکۆلۆژیان کۆمەلگای کوردی تف لە کوردبوونی خۆی بکە ئەنجا لە کوردایەتی کە کوردایەتی بریتە لە نیشتیمان پەروەری بریتە لە پێکێنانی سنوورێکی جوگرافیە بۆ حکومڕانی بەڵێ کۆمەلگا تاوانبارە بەندا لە وەکو تاچێکی ئەم کۆمەلگای خۆم بە تاوانبارە زانم کاتێک جوڵەیەکم لێ لە بەرامبەر مافەکانی خۆمدا بەتەکیت بەڵام بۆ ئاگادارێت خاڵی زۆر جەوهەری هیچ کۆمەلگایەک نارژێتە سەرچەقام هەتا ڕێخستنێکی سیاسی هەتا هێزگەلێکی سیاسی هەتا سەرکردەیەکی لە خۆ بردوو بە جددی پاڵپشتی کۆمەلگاکەی نەکە وە کادیرەکانی خۆی نەکا بە پێشەنگی ناڕەزایەتەکان بەڕاستی زۆر باش لە خاڵە هەرە جۆرەکان کە غایبە لە ناوساعی سیاسیدا ئەوە گرنگ بووەڵا بۆ منەکەم بە پرسیار بۆ کاک بوران قسەکە زۆر ڕاستە ینی ئێسا خەڵکە لە کاکە منە ڕژێ مستەر شەقام کەس نییە ڕێبەرایەتی ئەم دەنگە ناڕازیەکە ئەم ڕێڕەوە ناڕازیەکە ینی خۆر لە پێشتر بۆنەوە مامۆستایان هاتوونەتە سەر شەقام داوای مافی خۆیان کردووە بەڵام کاتێک تۆ باسی گۆڕانکاریەکەی بەڕاستی لایەنە سیاسیەکان ینی بێباکن لەوە یا ڕۆڵیان نییە یا بێدەنگن ڕاستتر بڵێم ینی گلەیەکان زۆرجاری لە شەغلاورەکرێ بەڕاستی کە بێدەنگە حەق نییە شێغلاهور چاوەڕێی لایەنی ترکا دووجار سێجار بە ئاشکرا بڵێ خەڵکینە من لایەن سیاسەکانی ترممان کردووە بۆ مەبەستی یەخستنی هەڵوێستمان ئامادە نین حەقە خۆی ئەو وەختە بیر لە بەدیل بکاتەوە من یعنی حیزبی وا هەیە هەموو ڕۆژە خەریکی تەسریحانە یعنی ئەو ڕاکێشراوە بۆ هەولێر ئەڵێ بەهۆی منەوە ئەو ڕاکێشراوە حیزبی معارەزێ منی حراجم کردووە خەڵکمان هەیە لەم معارەزە خۆی ناوناوە معارەزە دروست بووە ماڵە نەشوێ کامیرای مرور ببینێدا وەزی قسەی بووەکە یعنی ناکرێ گرە و لەسەر ئەم نەوع خەڵکە بکەی بەڵێ من پێم وتی مە قسەی 1970 فەڕەنسیەکانە ئەبێ شۆڕش قیادەیەکی هەبێ تەنزیمێکی هەبێ بەڵێ پێویستە قیادە و تەنزیم دروست کرێەوە پێشڕەوی خەڵکە لەبەرەوەی خەڵک هەمووشی ناڕازی بێ قیادە و تەنزیمی ڕابەرایەتینەکە هیچی پێ ناکرێت یعنی لە زەمەنی ئێستا ئەگەر کاگنەوشیروان بمایە ویستم ڕێکە و پرسیارەکە ینی ها بەراوردەکەی مەوا بکەین ینی کێمەکە با 2009 باسی کاگنەوشیروانە کرا گۆڕانی دروست کرد کە ئەو کاگنەوشیروان لەبەرەوەی بەرپرسانی باڵای پارتیوێکێتیان زانی کاگنەوشیروان کێ توانای چییە ئێستاش بۆ نمونە شێخلاور بەراورد بە بەرپرسی حیزبەکانی کە ینی خەڵکە زانێت توانای گۆڕانکاری چییە توانای سیاسی چییە ینی گرنگە بەراوردەکە وا بکرێ و ئەشکرا ینی ئەوش کردی بڕمان پێ بکە هەر عی بە ئەم وەزە قبولکردن یعنی تۆ سێ مانگە مەعاژ نایە کاکە احترامەن بۆ خەڵکی کوردستان تۆ لە ماڵەوە گەر دوو جووت کۆترێ هەبێ دوو مریشکە هەبێ تەقفی بۆکەی لە سەرما و لە گەرمای هاوین و زستان ئەی پارێزی ئەو ناتپارێزی ئەم دەسەڵاتە ئینسان ناپارێزیە یعنی تۆ زستانان نەوتێ نایەتێ بە هاوین کارەبات نایەتێ کارەبای لەسەر گران کردووی مەعاش نایەتێ بە نوێژی نیوەڕۆ بەرچاوتەوە تەنکەرە نەوتی دزیە بە داهاتی شاردووەتەوە لەگەڵ بەغا شەڕێتی لەسەر نەک لەسەر قەزەی کوردی لەسەرەوەی خۆی زۆرترین داهات بدزیێ بەخا داوای چیەکە داوای ڕادستکردنی نیوەی داهاتی ناوخۆوەکە ئێ تۆ لە مادەی 12 قانونی موازنە
ڕازی بووی بەمە لە قانونی ئیدارەی مالیە ڕازی بووی بەمە دەنگێ لەسەرراوە ئێستا کە ئەڵێ وەڵا ئەمە لەسەر مافی گەلی کوردستانە وەک مەسرور بەرزانی لەسەر تەلەڤیزۆن قساکە ئەگەر لەسەر مافی گەلی کوردستانە پاشە خۆ بێ داهاتەکە و دیار بێ خوا داهاتی ناوخۆ خوارد شەریکاتی نەوت تەقریریان هەیە تەقریری شەژمانگی و مانگی و نهایی سەنەیان هەیە ئەڵێ ئەمەنە بەرمینمان فرۆشتۆ منە حیسەی هەرێم بۆ ئەیکوا داهاتیەوە ئەگە تو لەسەر من شەڕەکەی کوا داهاتیەوە هیچیشیان پێعیب نیە ینی من نازانم تۆ کاک مەسوور ڕئیس وزەرای شوویە کە تۆ کارەبا ئاو پێ نەیرێ بە میلەتی خۆ بەنزین و نەوتی بە گران بیتێ بەنزینی تیجارێکە 5,000 فەرسا پارتیێکی حیا لە سەڵات ینی ئەڵێ ئێمە ئاوای بەڕاستی ینی کۆمەڵێک ئەحزابی کێشێ لە دەریەوان هەروەکۆوانن ئەمڕۆ بێدەنگن ینی ئەزانی ئەمڕۆ کاک شەغلا هور جوان پێکاوێتی کە ئەڵێ لەگەڵ هەنێ ئەحزاب دروست بووە لەگەڵ خەڵکی ترا کۆنتاکتی هەیە و هینی هەیە جۆرە لە پەیوەندی هەیە و کلگرێکدراوی خەڵکی ترە بەڵێ حقیقەت وایە حیزبێکی دەرەوەی تێتی پارتی گلەی لە ئێرانیەکان کردبوو بۆ لە انتخاباتی پەرلەمانی کوردستانە ئەوەنێن بۆ داناوە بۆ حیزبەکەی تر ئەوەنیان داناوە با بە حیزبەکەی تر لە ئێرانەکان پێیان و حیزبەکەی تر لە پەرلەمانی عێراقی چەند وەختە چیمان پێ و تۆ بە قسەی ئێمەی کردو بڵند دەنگ بە دەنگ دەنگیا و دەنگی نەیاوە وای لێ هاتووی ئەنی ئەمانە ناکرێ ناو بنێن حیزبی معارزەمەیکە هەیە ئەکرێ ینی کۆمەڵی خەڵکی باش کۆکەیتەوە بنیاتی حرەکەیکی تازە دابنی لەبەروی پارتیویشێتی ئومێدی چاکبوونیان نییە یعنی چەند مناڵیان گەورە بێ ئەبێ ویشکەن بە ملیۆنەر دەوڵەمەنیکەن لەسەر حسابی من و تۆ بووە هەرزەکارێک خاوەنی مەسفا بێ آخر مۆدل سیارە لێ بخڕێ کوڕی کاک مەسرور و ئەسپێ بەدەستێەوە ڕای کێشێ باوکیشی بێتە سەر تەلەڤیزۆن کاک مەسرور و مەسعود بەرزانی بێ بڵێ سوپاسی خۆڕاگریتان دەکەین کاکە خەڵک خۆڕاگری چی تۆ بە زەبری چەک دادمرکانەوە من ئەگە خۆم دەسەڵاتی سیاسی بم ئاوا پێم عیبە بەیانی زووتری ئیستیقالاکەم کابرا لە هەولێر 20 ساڵە قانونیە و لە سلکی قانون نائیشەکە خۆی کەسێکی چالاگووان نەشوانی سابیرگەردی سەرۆک وەزیرانەگەر بەم شێوەی حکومەکەی ئیستیقال لەبە بە 6 حوتێ چوون هەموو سەرلانێکی ینی ئەمنی قسەی لەسەر نەکردو ینی سەیریکە ئەم وڵاتە بە شوێی مافیا ڕوا بڕێەوە سەرکردە هەیە لە وڵاتات لاسایی مافیاگانی کۆلۆمبیا کاتەوە قایشی سەرگاکە بەستی و لەگەڵ چاکەت و پانتۆڵا بود لە پێیەکە یعنی بیزەبت لاسایی مافیای کۆلۆمبیاکەنەوە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە هەم یەکێتی هەم پارتی خێری تیان نەماوە بۆ خەڵکی یعنی بیر لە هەموو شتێگەکەنەوە چۆن تۆ پارە لە خەڵک بکێشنەوە بڕۆ بۆ سەیدەلێگان بڵێ ئەو ستیکەرە پارەکەی بۆ شێ و بە چەنە لێ سەنن کە ئاچێتە سەر نرخی ئەو دەرمانە کە توی کڕی بم معاشیە بڕۆ کابرا بینایەکی مەسعەدێکی تیاداناوە بڵێ کۆمپانیایەکی حیزبی هەموو ساڵێ 2 ملیۆن و لەسەر چی لێسەنێ بڕۆ بڵێ پارەی زەڕیبە و مرور و ئەمانە کوا بە شەفافی پێم بڵێ بڕۆ بۆ ڕقابەی مالیە ئەڵێ نیمانە تەقلیدمان نیە ناهێڵن چی هیچ ئومێدێ نەماوە لەگەڵ یەکێتی و پارتیە هیچ ئومێدێ نەماوە ئەگەر تۆ کەسێکی دینیت لە قورآن هاتووە لا یغیر الله ما بقوم حتى یغیروا ما بأنفسهم ئەبێ خۆت خۆ بگۆڕێ خۆ چاوەڕێ ئەوکەی گۆڕانکاری بکەی ئەگەر کەسێکی لا دینیشی ئەوە بێ عیلمیانە بەرنامەدا بنی خۆ لەم زروفە ڕزگارکەی ئەمانە ئەم ئومێدی چاکبوونیان نییە و بەوەی لە انتخاباتی پێشووە ئیسپاتیان کرد دوو حیزبن نە عیزەتی نەفسیانەیە نە کەرامەتیانەیە ئەگەر کەسێ عیزەتی نەفسی هەبێ خەڵک کە تۆی ناوێ ناچی تەزویرکەی لە انتخاباتە ئەمە چێتە ئەخدەوە خەباتی پەرلەمانەکەی شەخۆت زانیەوە ساڵێکە داخراوە ینی پەرلەمانتارەکانی موچەی ماگانەی من حەزەکەم یەکشت پێ بڵێ بەلایانی دەسەڵات و لە عێراقی شو لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە هینێک نییە یعنی بەرنمێشی ممەنهەجێ بۆ سوکردنی پەرلەمان بۆ نمونە هیچ مەرجێکی شەهادە و بڕوانامە نییە بۆ ئەندامێتی پەرلەمانی کوردستان بۆ کوردستان وە هیچ مەرجێنی ئێمە 2012 داوامان کردەوە مەرجانە هەبێ بە قسەیان نەکردین خۆیانە یانێ مؤسسەسەیەکی هەزیل دروستکەن باشە توانای نەبێ محاسبەی سەرۆشی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم
سەرۆکی هەرێم بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێمی ڕقامیشی 2005 بەرپرسی یەکەمی دەسەڵاتی تەنفیزی وڵاتە لەسەر و سەرۆکی حکوومەتەوەی ئەمانە خۆیان پەرلەمانی هەزیل دروست دەکەن کە نەتوانی محاسبەی سەر و خۆکی ئەم پڕۆژەی ڕاو پەرلەمانی بەڕاستی وەزی عێراق بە دوو شت چاسرە بێت دەنگدان ئەلەکترۆنی نەمێنێ چەک لە دەستی حیزب نەمێنێت چی هێزی ئەمنی و چی چەک تا چەک لە دەستی یەکێتی و پارتی بێ کوردستان خێر لە خۆی نبینێ لە دەستی حیزبی عێراقی بێ عێراق خێر لە خۆی نبینێ ئەم من دڵنیاتەکەمەوە ئەم جیهازەی هێنراوە هەر بە دوایە گەڕاونەوەیان کڕیوە بابزانام 100 ملیۆن دلار پیاوە بە دوایە گەڕاون شتێ بێ بتوانن نەتیجە انتخاباتی پێ بگۆڕن لەبەرەوە ئەم زروفە ئەگەر تۆ نتوانی خەباتکەی خەباتی مەدەنیکەی خەباتی قەزایی و محافلی دەولی بکەی بۆی چەک لە دەستی حیزب سەنی هێزی ئەمنی و ئەسکەری ئەگەر نتوانی خەباتێ بکەی لە ڕێی داوا لە وڵاتانی دەرەوە ئەوانەی ئەمڕۆ خۆیان بە منتەدە بەزانن لەسەر عێراق فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا و ئەمریکا داواکەی ئەم جیهازی حسابکردنی ئەلکترۆنی دەنگان ئیلغا بێتەوە زەخت نەکەی ئەم زروفە هەروە هی عێراقی شوژی کوردستانی یعنی ئەمانە ئەم منتیقیان کرد بەو زەلکاوی بە ئارەزوی خۆیان چیان بێ ئەوەی تیاکەن زۆر باش کا کۆساریانی خەڵک گلەی هەر لە پارتیۆشێتیەکە بۆی کە دۆخەکە بەم جۆرەیە و ئەوان هۆکارن و سەبەبن بۆی کەم دۆخە بەم شێوەیە بێت کە موچە نییە کە وەزی خەڵک خراپەمانە بەڵام کاتێ سەری وێنە گەورەکەکەی لە پاڵ ئەمەیە بۆ نمونە تۆ هێزی دەرۆی پارتیۆشێتی تێ ئەم هێزانش ینی هیچ جوڵێکیان نییە خۆ هیچ نەبێ 9 ملیۆن خەڵکیان لەگەڵایە گەر سبەینێ بیانەوێ خۆپشاندا کە جوڵەیەکی سیاسی بکەن خۆ تۆ دەنگدەرت هەیە ینی خۆ بەوانەوە نزیکەی 30 کورسی هەیە کاکە لە پەرلەمانی کوردستان هێناویانە لە پاڵەوەشا خەڵکێکی کەیشەیانی خۆ ڕەنگە سبەینە ناڕازی بێ بێتە پاڵ ئەمانیش بێدەنگ ینی ئەمانیش بە ئاوازی پارتیوێکێتی قسە ئەەکەن و گۆرانیەڵێ بەڵێ تەبانە من لە دوای هەڵبژانەکە دوو ڕۆژ دوایەوە کۆبوونەوەیەکمان هەبوو دیارە من تا ئێساش وەکو کاندیدێکی بەرەیگەل ینی ئەگەرچی لە هیچ ئۆرگانێکی حیزبی دانین بەڵام هەر لەسەر ئەم بەرەیگەلە و کاگلاور هەژمارەکرین لەناو کۆمەلگایەکە کۆمنتێک بە بیر و باوەڕی خۆشمان بنووسی خەڵک حیزبیانە لێمان وەرەگرێ بەداخەوم کە ئەمە بۆ من تۆزە ناخۆشە بەڵام مەبەستم ئەوەیە کە بڵێم هەردوو ڕۆژ دوای ئەوە لە دیدارێکدا کە لەسەر دۆخەکە گفتوگۆمان کرد من ڕامەوە بوو کە بە هیچ جۆرێک بەشداری پەرلەمان نەکرێت ئەمە یەک خاڵی دووەم شەقام بجوڵەندرێت و ئەحزابەکانی کە جەنابەت ئاماژە پێکرد دەرەوەی پارتی وێچێتی و سەرپەرشتێکی ڕاستە و خۆی چاونەترسانە بکەن کە بەڵێ ئەوان بە ڕێژەیەکی یەکجار کەم نین یەکجار زۆرن لە چاو دەسەڵات بۆچی ڕێژەی ناڕەزایەتی کوردستان زۆر زیاترە لەوەی کە ئێمە لە ڕێژەی دەنگدان و دەنگدەری ناو پەرلەمانە هەژمار دەکرێت بەڵێ بۆچی باوەڕ بکە خودی ناو هێزی دەسەڵات ینی مەسەلەن کارکتەرەکانی ناو دەسەڵات زۆر لە خەڵک دەرەوەی دەسەڵات ناڕازی ترن بۆ ئاگاداری ئێمە ئاگامە لە کۆمەلگایە خۆ بۆ نییە بەڵام کۆمەلگای ئێمە برسی کراوە وەکو یعنی جۆرێک لە جۆرەکان وەکەوەی کە ئێستا لە غەزە ئابلوقەیەکی ئابووری لەسەریانە و خەڵک برسی دەکرێت لە کۆمەلگای ئێمەشدا قوتی خێزانەکان بە بارەمتە گیراوە بۆ ئاگداریت کۆمەلگای ئێمە لە ترسی برسیەتی لە ترسی قوتی ماگانەکەیەتی کە دەنگ ناکە بە ڕاشکایوانە تەنانە لەم ڕۆژانەدا پێشمەرگەیە وتی گەیشتۆتە ئێرەم وەگەوەی کە شڤان ئازاد کە ئێستا لە دەرەوەی لاوێکی شاری هەولێر بوو هەمیش هەمان شێوە گەیشتە و حەدەی کە هاوار بکات یعنی قیروسا لە فەسڵبوونی لە گرتنی لە کوشتنی خۆی بکات یعنی ئەمە چییە خەڵک بەڕاستی قوتی بە بارمتە گیراوە من دەمێ یەکشت بە برای خۆم بڵێم تاوانباری هێزەکانی دەرەوەی دەسەڵات لە چه ئاسێکدایە ئێمە چاودێریەکەین خەڵک بەڕاستی دەرچی بەمە کردومە یەک دووەم یعنی چالاکترین ڕۆڵەی ئەم دەڤەرەی ئێمە کە ئێستا ئەندام پەرلەمان یەکێک لەو حیزبانەیە وای لێکراوە سامت کراوە بێنە بەرچاوت کەوابێ خەتەری ئەم هێزانەی دەرەوەی دەسەڵات بەم شێوازە مامەڵەکردنە لەگەڵ دۆخەکەیە هەچەند پیاوی چاک بن زۆر خەتەرترە لە پارتی لە مەسەلەی دۆخەکەدا بۆچی لەبەرەوەی ساحەکەیان گرتووە کاکە کۆمەلگای ئێمە دابەش بووە فلان ڕنگ و فلان دەنگ و فلان حیزب
وای لێ هاتووە پەرتەوازەی وای کردو کە ئەم دەسەڵاتە لە شوێنی خۆی هەر جێگر بێ بۆچی چەند ساڵە ناڕەزایەتی ناگە بە پایان لەبەرەوەی هێزەکان خەڵک دابش بۆ بەسەر چەند باوەڕێکدا باوەڕ دەکەی یعنی کادیرێکی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری لە هەولێر پەلامادرا لە نازام ساڵی 2019 بوو 20 بووکەی ئێمە چەند کەسێک لە چالاگوانانی ڕانیە چوونە سەر شەقام ڕۆژە گربوونەوەیکی ناڕەزایەتیمان بۆ کرد دیقەتمدا باوەڕەکەی چەند کادیرێکی کۆمەڵی ئیسلامی نەبێ یەک کەسی تر نهات بڵێ بۆچی ئەم لە بەشداری چالاکیەکە بکە بۆچی لەبەرەوەی بەڵێ ئەمە ئەندامێکی کۆمەڵی دادگەری و چ پەیوەندێکی بەمنەوەی کە شەقیتی هەڵدراوە لەلایەن دەسەڵاتەوە بنمونە عزیزەکەی من یعنی بەڵێ خەتەریاتی ئەم دەسەڵاتی ئەم هێزانش بەم شێوازەی کە لە ساحەکەدا هەن زۆر زۆر وەختە بڵێم خەتەرترە لە بێدەنگکردنی ئەوەی کە بەفشار پارتویەکێتی دەیکەن بۆچی وەکو نمونەم بۆ هێنایتەوە چالاکترین ڕۆڵەی ئەم دەڤەرەی ئێمە ئێستا ئەندام پەرلەمانە بێدەنگترین مرۆڤی لێ دەرچووە بۆچی لەبەرەوەی چۆتە چوارچێوەی حیزبێکەوانێ حیزبەکە ئەجەندای وایە یان دەبێ بێدەنگ بێ یان لە دەسەڵات یا لە ئۆپۆزیسیۆنە کاک ئەو کەسی تۆ باسەکەی لە ئۆپۆزیسیۆن دەڵێم دەسەڵات هەر لێگەڕێ دەسەڵات هەر بە مطلقی کە هیچ کەسێ مافی ئەوەی نیە ئەگەر ببێ بە وەزیریش قسەیەکی سەر بەخۆ بکە یان قسەیەک لەبەرەی گەلکدا بکە ئەوەی من باسی یەکەم لە ناو خودی ئۆپۆزیسیۆنە تێگەیشتی کە وەکو پێم وتی مرۆڤێکی زۆر بە هەڵوێستە زۆر نیشتیمان پەروەرە بەڵام ئێستا سامت بووە لەبەرەوەی ناتوانێت لەبەر ئەجەندای حیزبەکەیان ناتوانێت کە هیچ هەنگاوی بۆ حیزبەکە ئەگە ئۆپۆزیسیۆنە ئەی بۆ ناتوانانی ناوی بڵێ ئەگە ئۆپۆزیسیۆنە ئەی بۆچی ینی ئەو قسە ناکە ینی بۆچی لەبەر چییە؟ ئاجاسی کێشەکە ئەلێرەدا بەڕاستی ئۆپۆزیسیۆنە کاکە ئۆپۆزیسیۆن جۆری هەیە ئەوەی ئێمە چاوەڕێ دەکەین ئەم ئۆپۆزیسیۆنی لە ساحەکەدا هەیە ئۆپۆزیسیۆنێکە کە لە ساحەی سیاسیدا مامەڵەکارە واتە کۆمەڵی خەڵکی لە مەدانی سیاسیە ئەیانوێ یعنی بەشداری بکەن نەک گۆڕانکاری بکەن یعنی چاوەڕوانن کۆمەلگا گۆڕانکاریان بۆ بکە ئەوانیش خاوەندارێتی بکەن یعنی ئەمە نمونەیەکی زۆر ناشرینە بەس لە ناو کووردە وەختە بڵم داهێنراوە لە دنیادا هێزی سیاسی کە پێی ئەڵێن ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی دەسەڵات ئەبێتە پێشەنگ ئەو گۆڕانکاری دەکا و حکومڕانیش دەکات تێگەیشتی لە داهاتوودا یعنی مافی حکومڕانی دەبێ هی گەلێک دوای گۆڕانکاری لە ڕژێمێکدا بەڵام لێرە ئەم هێزانەی دەرەوەی دەسەڵات کە پێیان دەوترێت ئۆپۆزیسیۆن چاوەڕوانن کۆمەلگا گۆڕانکاریان بۆ بکە ئەمان حکومڕانیەکە بکەن لە داهاتوودا کە بەڕاستی ئەمە ناشرینترین نمونە و نوێترین نمونەیە لە جیهاندا وەختە بڵێم دروست بووە بەتاکی وەکو جەنابەت ئاماژەت پێکرد ئەگەر ڕاستکەن و ئەو دەنگەیان هێنابێت بە نمونە یعنی نزیکەی 500,000 دەنگە لانی کەم دەتوانن ئەوان خاوەندارێتی شەقام بکەن و شارێکی گەورە دروستکەن لەسەم دەسەڵات بە ئاستی گۆڕانکاری گریمان ئەم دەسەڵاتە پەنای بر بۆ چەک و توندتیژی دەیخۆ خەڵکیش دەبێت بە هەمان شێوە وەڵام داتەوانێ خۆ خەڵک نابێت ببەزێ کە من گیرام کە من کوژرام خۆ خەڵک نابێت بچێ ببەزێ و ڕاکاتەوە ماڵەکەی خۆی بڵێ ها کاکە هیچ ناکرێ ئەها ئەم دەسەڵاتە خەڵک دەکوژێ ئەبێ ڕق ئەستورتر بێ ئەبێ کەسوکارەکەی من کوڕەکەی من هاوڕێکەی من هاوپیشەکەی من چاوی سوور ببێ لەسەر لەلایەک لە تۆڵەی من لەلایەک لەوەرەوەی کە بیر لەوە بکاتەوە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان قسە بکە ئەویش وەکو منی بەسەردێ مەبەسم ئەلێرەدا بەڵێ هێزەکان بەرپرسیارێکی گەوریان لەسەر شانە ئەوانەی لە دەرەوەی پارتیوێکێتین و بەڕاستی کۆمەلگاش دەرچی پێ کردووە کە ئەوان بەم شێوازە ناشرینترین نمونەی هێزن لە دەرەوەی دەسەڵاتدا خوا ڕۆژانە وە شەوانە با بڵێن ئێمە کە متابعی فەیسبوک و سوشال میدیاکەین خەڵک بەڕاستی لۆمەیان دەکات ڕۆژ بۆ ڕۆژێ لۆمەی زیاتر ئەکرێن و خەڵک هۆشیاری ئەوەی هەیە بەڕاستی پێت بڵێم گەیشتونە حدێک ئەگەر تەزویراتیان بۆ نەکرێ هیچ کامێک لەوانە لە ناو کۆمەلگادا لە مەودووە دەنگ ناهێنێتەوانێ و هیواداریشم خەڵک بەڕاستینە دەنگیان پێ نەداتەوە چونکە ناکرێ هێز گەلێکە بێتەنانەت بێوێ لە ڕێی بڵێم چی لە مەدانێکی سیاسیدا هەبێ بێوێ ببێتە بازرگانێکی سیاسی با بەسەراعەتەم پێت بڵم یعنی تۆ سیرکە گەر هێزێک هیچ گۆڕانکارێکی لەدەست نەیە من دەتوانم پێی بڵێم بازرگانی سیاسی بۆچی گریمان کاکە گیان ئێسا خۆ دوتە نزیکەی 30 کورسی پەرلەمانی هەیە کام مانگرتنەیان کرد لە دەرکی پەرلەمان ئەندام پەرلەمانەکان کام مانگرتنە نەدەبولانی کەم مانگرتنێکی ئەوان هەبای هێزەکانیان کاکە لە ئەندامیان گەڕێگریمان هیچ ئەندامێکیان نەبوو هەموو بڵێن بەس لاانگر و دەنگدەریان هەبوو هیچ ئەندامێکیان نییە بۆی ئەوان پشتی پێبەسن خۆلانی کەم
سی ئەندام پەرلەمانیان هەیە لە هێزەکانی دەرەوەی دەسەڵات بەش فەرم و کوانێک کامەیەمان گرتنیان کامەیە لە غێری قسە کاکەجان عیبەیەکی گەورەیە قسە بۆتە عیبە یعنی دێ هەواڵەدا دوێنێ کابرا هەواڵی گردووە فەیسبووکی کردوێتەوە ڕاستەوخۆ ئەندام پەرلەمانی عێراقا یعنی مشگێنی ئەوە ئەدا کە دەڵێ ینی موچەکەتان دێ ئینشاءڵڵا عیبەیەکی گەورەیە کاکە ئەمە کەی کاری ڕێکخراوەی مەسەلەن سیاسی و هەر لە هەمان کاتە پەرلەمانیە ئەمانە بەڵام بەڕاستی جۆرێک لە جۆرەکانیش دەکرێت بڵێم لە ئاسی عقلی کۆمەلگا قسە دەکەن یعنی داخی من ئەوەیە تا ئێستاژ زۆرینەی ئەم کۆمەلگایە فریوی قسە دەخوا کاکە گیان هەموو هێزگەلەکان سەرسرم هەمویان پیاوی چاکن باشە کاکە هەمویان دائانین کەس سەر بە کەس نییە هەمویان دائانین پیاوی فریشتن ئەگەر پارتیەکێتی نەمێنن هەمویان دەبن بە ئەسحابە وای دائانین بەڵام کاکە گریمانە دەکەین کە ئەم هێزانە هەر یەک لەو هێزانیان بە هەمویان 50 زایدێکیشان هێنا چۆن ئەم دەسەڵاتە لە پارتیەکێتی وەردەگرنەوە هەر بەم حاڵی کە ئێستا هەیە یعنی منتقی تێدا ئێستا ئەوان چاوەڕوانی ئۆکەی پارتی و یەکێتین کە دەرگای پەرلەمان بکاتەوە ئەمە کێ منتقا کوار شارەکانی شارەکە دانابوون بەڕاستی بۆتە عیبە زۆر شارمەوە بەڵێ فەرموو بەڵێ یعنی بەڕاستی ئێستا جۆرێک لە جۆرەکان وەختە بڵێم من کاتێک هاتمە مەدانی بەربژێریەوە بۆ پەرلەمان کە بە مەرجێ وەکو گوتم تەکلیف کرابووم ئەمزانی کە بە دەرچوونیشم قوربانیم نەک بە دەرنەچوون چونکە دەمزانی کۆمەلگایمە چۆن تەماشا پەرلەمان دەکات ینی ئەوەندە بە ناشیرینی سێری پەرلەمان دەکرێت کە خەڵک شەرمەکە ببێتە نوێنەری کۆمەلگاکەی خۆی لە کاتێکدا پەرلەمان یعنی تۆ بێنە بەرچاوە وڵاتێکی وەکو بەریتانیا بەهێزترین وڵاتی جیهان لەسەر سیستمی پەرلەمانی بەڕێوە دەچێت عەزیزی من پەرلەمان وێزگەیەکی زۆر گرنگە بەڵام کۆمەلگای ئێمە و دەسەڵاتی ئێمە و حیزب ئۆپۆزیسیۆنەکان ناشیرینیان کردووە بۆ زۆر باشە لەبەرەوەی کاتێک دەرەچن زۆر باشە کاک کۆساری پارتی و یەکێتین دەست خۆش بێ من ئەمەکەم بە پرسا بۆ کاک گوران ینی قسەکەی زۆر جوان بوو لە گریمان ئەم هێزانی دەروی پارتیەکێتی ئەگەر 50 زایدیەکەکەیشان بێنە بڕوا بکە لەنە لەسەر وەزارت ڕێکەوتنە لەسەر سەرۆکی حکوومەت و پەرلەمانیش چونکە ئەمان ئەستان لەسەر سەرۆکی لیستی بازنێک ڕێک نەکەوتن کە ئەم فلانە حیزب دەبێت سەرۆک لیستەکەی لە بازنی سلێمانی کێ بێ ئەویانە بێت لەوێ کێ بێت و ناوی چی بێت و چۆن بەڕاستی ئەمە هەر لۆمەی پارتیەکێتی حیزبەکانی دەروی پارتیەکێتی ئەزانی چی ئەم حیزبانی ئێستا لە هەرێمی کوردستانە هەند حیزب هەیە هەرێکێکی پارتی خۆی دروستی کردو حیزب هەیە سەر بە عەحزابی شیعی عێراقە دەعم لەو وەرەگرێ خەڵکیان چاواشە کردو خۆیان وەگێزی معارەزە نیشانێن حیزب هەیە من چەندەها کورسیم هێناوە کە ناتوانێت 1000 کەس کۆکاتەوە لە سەرجادە تو پێم ناڵی زیاد لە 100,000 دەنگێ چۆن هێناوە ئەگەر تۆ ناتوانانی 1000 کەس کۆکەیتەوە لە سەرجادە ئەمانە هەمووی شتی فەیک و لەم مەرحەلەیە دەسەڵاتی سیاسی هەنای بۆ ئەبا بۆ ئەوەی منزەڕەکە لەو حەکە جوانکە ڕەنگی تریتیابێ بڵێ عالەمی خارجی ئەوە تا نیزامەکە دیموکراتی و خەڵکی تریژێ ئەینا ڕۆژێژە چۆن مۆرابۆ لە فەڕەنسا شاعری شۆڕش بۆ دوای دەرکەوت پیاوی لویسە ڕۆژێ ئەمانەش دەرەکەون ئەمانە سەربەشێن و سەربەشێنین ئەجنیدەکانیان کەشە بێ چۆن سەدام حوسێن ڕووخامەلەفی چەندەها خەڵی گیرە بڕۆن پێکە زروفێکی ژێتە پێشەوە ئەگەر محکەمەیەکی عادلە بێ هەر ئەمانە محکەمە ئەکرێ ینی بە ناوی معارەزەوە خەڵکێکی زۆریان گرتوتە خۆیان ڕێگرن بێهیوا بووە خەڵکییان بێ هیواش کردووە ڕێگریشنەوەی هێزێکی ئۆپۆزیسیۆنی کارە دروست بێ زۆر ڕاستەکەی بەیانی ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانە نەک 50 زایدەن یەک لە 160 لە 170 پەرلەمانیش بەدەست بێن ناتوانن ڕێکەون حکوومەت تەشکیلکەن بڕوان پێ بکە فەوزانێنەوە بۆ ئەوەش دروست نەکراون ئەو نیسبێ بێنن بەس بۆ جوانکردنی مەنزەڕەکە ئەمانە دروستراون من یەک شتیژێ حەقا ئەمە بیری خەڵکەینەوە بیکەین بە شیعارێ کە سەردەمی زۆر قسەکردن بەسەر چووە بە کردار چیت پێەگرێ بە خۆپیشاندان بە داعوا یعنی سەردەمی زۆر قسەکردن بەسەر چوو ئەی با خەڵک ئەوەی زۆر قسەی کرد با هەرگوێ لێ نەگرێ ئەمە ئەوێت تەسیر لە عواتفی خەڵکە و قەنەعەت بە خەڵک بێنێ ئەو سەردەمە بەسەر چوو بڵێ سپاس دەکەم دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان کاک بوران ڕەشید پارێزەر وەروە مامۆستا ئاسۆ کۆساری کە لە ڕانیەوە لەگەڵم بووی سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوەش کە تاوە کۆسە بینێری بەرنامەکەم عینێکی خۆش بۆ من